بەڵێ سەبارەت بە کۆچ و گیان لە دەستدان ڕێژەی گیان لە دەستدانی کۆچ لە ساڵی 2023 زیاتر بووە لە 10 ساڵی ڕابردوودا ژمارەکە هێندە بەرزە. بۆ مەبەستە میوانداری بەڕێز شۆڕش عەزیز سوورمێ ڕۆژنامەنووس و سەرنووسەری ڕۆژنامەی پانۆرامای کوردۆ لە شاری ڤینیسیا ئیتالیاوە لەگەڵمانە بێ. کا شۆڕش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. هۆکاری چییە زۆرترین ڕێژەی کۆچ لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە 2023 بۆ زۆرترین ژمارە گیان لە دەستدانی ژەر 2023 بووە؟ بەڵێ ڕۆژ باش. کێشەی پەنابەر و کۆچبەران کێشەیەکی زۆر گەورە و سەختە. بە تایبەتی من کە لە وڵاتی ئیتالیا بە دوایدا چم و هەوڵەدەم تێی بگەم چۆنە و چۆن نییە. ڕۆژانە بەلای کمیەوە دەوری 4000 پەنابەر و کۆچبەر ئەگەنە کەنارەکانی ئیتالیا. لەوانە زۆربەیان مناڵیشن و کەسیشیان لەگەڵدا نییە. بێزگە لەمە لە کاتی ئەوەی کە جەوە گۆڕێ زۆر جار ئەو کەشتیە شەتوپەتانە تووشی نەغڕۆ بن و ئەوانەی کە لە ناوێن بەداخەوە جانیان لەدەستدەن و نەغڕۆی دەریایەکانە بن. ئەوەی ڕاستە، ئەوەی ڕاست بێ تا ئێستا ئەو ڕێکخراوەی کۆچبەرەکانیش کە بە تایبەتی هەوڵەدەن بزانن ڕێژەی کۆچبەران چەندە و چەند نییە، بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە ئەوەی بزانن ڕێژەیان چەندە، چونکە بەردەوامی هەموو ڕێگایەک ئەگرنە بەر. بۆ نمونە ئێستا لە ئیتالیا 5,750,000 کۆچبەر و پەنابەر هەن. لەوانە 519,000یان بێ ناسنامەن، هیچ ناسنامەیەکیان نییە و ئەوانەش بۆنەتە هۆی نیگەرانی هاوڵاتی ئیتالی. تۆ نازانی چەند کۆچبەر بێسەر و شوێن بوون؟ بێسەر و شوێنی کۆچبەرەکان ئەبێتە هۆی ئەوەی کە لە کاتێکدا قاچاقچیەکان کە سواری کەشتەکانیانەکەن، تەمان ئەو کەشتیانە هەمووی کەشتی شەتوپەتن و خۆیان لەگەڵیان دانین. بە زۆریش لە لیبیا و تونس و مەغریبەوە بەرەو ئیتالیا دێن. مەساحەیەکی زۆری سنووری ئاوی تقریباً 7,000 کیلۆمەترێکە. ئەوە کۆنترۆل ناکرێ بە سەربازی سنووری ئاوی. بۆیە زۆر جار ئەوانەی کە نغڕۆشە بن کەس نازانێ پاس چەند ڕۆژێک یاخود پاس چەند مانجێک دەریا لاشەی یەکێک یا دوو تەسلیم بە دێتە هیچێک لەو وڵاتانە ینی هیچ ئەکات بۆ دۆزینەوەی چارەنووسی ئەو کۆچبەرانی کە چارەنووسیان دیار نییە؟ نەخێر، کەم، زۆر کەم، زۆر کەم. و ئێمە وەکو ڕۆژنامەنووس زۆر جار داوامان لە حکوومەتی ئیتالیا کردووە بەتاخەوە ئەو حیزبانەی ئیتالیا ئەو حکوومەتانەی یەک لە دوای یەک هەوڵیان نەداوە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزنەوە. هەرێکیان هەزارێک ئێستا ئەو حکوومەتێک کە لە حکومدایە سەربەڕاستەکانە خۆی دژی کۆچبەر و دژی پەنابەر بوو. ئێستاش لە حکومدایە هیچ هەوڵێک نادا بۆ چارەسەرکردنی کێشەی کۆچبەران.
ڕێکخراوی کۆچی نێودوڵەتی ساڵی ڕابردوو 2023 بە ساڵی پرخوێناویترین ساڵ بۆ کۆچبەران داهێنرێت. تۆش هاوڕای لەگەڵەمە؟ بەڵێ وایە بەڵێ وایە بۆچی ئەوەی خۆ تەسلیمکردنی هەموو قاساخچیەک کە بە ئقناعکردنی ئەوەی کە ئاگەیەنێتە شوێنی مەبەست ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەو خەڵکە جان لەدەست بدەن و ڕێگای هات و نەهات بگرنە بەر. ئێمە زۆر جار هەوڵمانداوە بە خەڵکی خۆمان خەڵکی کوردستان بڵین ڕێگای هات و نەهات مەگرنە بەر. ئەگەر متئەکیدنەون لەوەی کە ئەگەنە شوێنی مەبەست هەردوو هەفتە پێش ئێستا 6 پەنابەری کورد لە یەکێک لە شارەوانەکانی ئەو شارەی کە منیتیام ئافرەتێکی دووجانیشیان لەگەڵدا بوو لە بۆزنیاوە هاتن ئاویست بچن بۆ سویسرا. تەوان ئەم قاساخچیانە کە پێشوەخت پارەکەیان لێوەرەگرن ئەوان لە خەمی ئەوەدانین کە ئەوانە جان لەدەسەدەن یان نا. بەس ئەوەی کە لێرە جێگای پرسیارە ئەوەیە کە حکوومەتەکانە ئەو حکوومەتانە حکوومەتە ئەوروپیەکان بۆ نمونە وڵاتی ئەڵمانیا 8 ملیۆن پەنابەری هەیە بەڵام بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوەیان نەبات لەبەرەوەی ئەزانین ئەڵمانیا فدراڵە و هەر هەرێمەک یاسا و قانونێکی تایبەتی خۆی هەیە بۆ پەنابەرەکان. ئیشان بەوە دەزێتەوە و ویان لێ ئەکات بخزێنە ناو کۆمەڵی ئەڵمانی کەسی ئیتالیاوان نیە. ئیتالیا بەتەنیا بەجێیان دێڵێ بەم سەرمایە کە ئێستا لە ئارادایە لە ئەوروپا بەس شەو بڕۆ دەرەوە ئەبینی بە سەدان گەنج لەژێر پێخەف لە سەرشەقامەکان نووسون و ئەمەش بەڕاستی شتێکی ئازارکێشە. بەڵێ بەڕێز شۆڕش عەزیز سوورمەی ڕۆژنامەنووس و سەرنووسەری ڕۆژنامەی پانۆرامای کوردۆ سوپاس بۆ زانیاریە گرنگەکانت.